کاتت باش زۆر بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕانۆ. لە لاپەڕەنۆش گەیشتینە ڕاهێنانی ژمارە 19 کە باسی ڕاهێنانی ئازادە و بەهای بڕەکە بدۆزینەوە. بەهای ن واتە جاران ن ڕاستە نەنووسرایە جاران، بەڵام ئەگەر پیت هەبوو هیچیش نەنووسرێ لە مابەینی پیتەکان، هیچ هێمایەک نەنووسرێ، هەر دەکاتە جاران یان کەڕەت لێکدان. جارانی ن کاتێک دەکاتە 5 و ن دەکاتە 200 با بزانین بەهایەکەی کو دەبینینەوە. پرسیاری 19 ن واتە ئەوانە هەردووچیان لێکدانە مابەینیان جاران یان کەڕەت. مەکە دەکاتە چ؟ دەکاتە 5 دەکاتە 5 ن دەکاتە 200 5 و 200 لێرانە لە کاتی ژمارە هەر دەبی هێمای لێکداندانین، بەڵام لە کاتی کە پیتە بە هەوەسی خۆمان دەتوانین دانین دەتوانین دانەنێ. 5 جاران 200یش دەکاتە 1000، 2 سفرەکە دێتە خوارێ دەنووسرێتەوە، 2 جاران 5 دەکاتە 10 کەواتە 5 جاران 200 بەهایەکەی دەکاتە 1000 کەواتە جاران ن بەهایەکەی دەکاتە 1000. ئەگەر هاتوو 5 بوو نئیش 200 بوو. تەواو بوو ئەو پرسیارە. دەچینە پرسیارێکی دیکە، پرسیاری ژمارە 20. پرسیاری 20 دیسان بەهایەکەی ببینینەوە کاتێک کە دا بەش ن ئەگەر بکاتە 1230 ن دەکاتە 410. ئێستا دابەشکردن دابەشی ن ئەگەر کردیە 1230 نەیش کردیە 410 دابەشەکە بەهایەکەی چەندە؟ ئەنجامی دابەشەکە چەندە؟ ئەنجامی دابەشەکە دەکاتە 3. ئەنجامەکە دەکاتە 3. بەو جۆرە 1230 دابەش 410 دەنووسین 3 لێرە دەکاتە 3 یان بەو ڕەنگەی هەتا دیاربی 3 جاران 0 هەر 0، 3 جاران 1 دەکاتە 3 جاران 4ش دەکاتە 12. ئێستا 1230 کەم 1230 بێگومان دەکاتە 0 ئەنجامەکە دەکاتە 3 کە لەو سەرەوەی دەبینین دەکاتە 3. بەهایەکە 3. ئەوە بەهای دابەشکردنی میم دابەشی ن ئەگەر میم یان 1230 بوو نئیش 410 بوو. بگەڕێینەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 21. ئێستا تەواو بوون ئەو پرسیارانەی دیتنەوەی بەهای بڕەکە. دەچینە لای پرسیاری 21. پرسیاری 21 چ نووسرایە؟ گریمان ن ژمارەی هەڵدانەکانی یاریزان خەسرە و دەنوێنێ ڕەوەند 12 هەڵدانی زیاتر لە خەسرە و هەڵدا
بڕێکی جەبری بنووسە بۆ ژمارەی هەڵدانەکانی ڕەوەند بنوێنێ. بڕێکی جەبری بنووسە ژمارەی هەڵدانەکانی ڕەوەند بنوێنێ. تەنیا بڕی جەبری دەنووسین. بێگومان ئەمن لێرە نازانم هەڵدان مەبەستی لە چییە، ئایا تۆپ هەڵدانە یان خۆ هەڵدانە یان چ هەڵدانەکە، بەڵام دەزانم بڕە جەبریەکە بنووسم. بچینە لای پرسیارەکە. ن هەڵدانەکانی خەسرە و لێرە نووسیتم ن هەڵدانەکانی خەسرە و ڕەوەند 12 هەڵدانی زیاتر لە خەسرە و هەڵداواتە ئەگەر بڕی جەبری بۆ ڕەوەند بنووسم دەنووسم ن کۆ 12 تەواو. چیدی نانووسم، تەنیا بڕە جەبریەکەی دەنووسم. 12 زیاترە لە خەسرە و خەسرەویش نئی هەڵدا کەواتە 12 لەگەڵ ن کۆ 12 یان 12 کۆ ن هیچ جیاوازی نییە. گەڕێمەوە لای پرسیارەکانی دیکە. گەیشتمە پرسیاری 22 لەو جۆرە پرسیارم لەوانەکانی ڕابردوو باس کردیە، لەبەرەوە لێرە باسی ناکەم. یەکسەر دەچمە لای پرسیاری ژمارە 23. ڕێنوێنی. باسی ڕێنوێنیە، زانین چییە. ڕووناک و ڕۆزان و دیلان و دیانا و سۆلاڤ 5 کەس هەموویان یاریزانی ڕاکردن. دیانا خێراترە لە ڕووناک، ڕۆزان خێراترە لە دیانا، دیلان خێراترە لە سۆلاڤ و ڕۆزان خێراترە لە دیلان. کامیان لە هەموویان خێراترە؟ 5 کەسن. دەچم لێرە دەیان نووسمەوە. دەیانا خێراترە لە ڕووناک، واتە هەر لە ئێستاوە ڕووناک خێران نییە، لە ئێستاوە ناوەکەی سوور دەکەم کە دەزانم ڕووناک خێرانیە. ڕۆزان خێراترە لە دیانا، ئەوە دیاناش ناوەکەی سۆر بوو چونکە ئەویش خێران نییە، یەکێک لەوی خێراترە. باشە. دیلان خێراترە لە سۆلاڤ، سۆلاڤیش ناوەکەی سۆرم کرد کەوا خێران نییە. ڕۆزان خێراترە لە دیلان، دیلانیش ناوەکەی سۆر بوو. چێ لەوانە ناوی هیچ سۆر نەبووە؟ بێگومان ڕۆزان ناوی هیچ سوور نەبوو کەواتە ڕۆزان چییە؟ ڕۆزان لە هەمویان خێراترە. دەتوانی بەو شێوە ئاسانەی بزانی چێ لە هەمویان خێراترە. ڕۆزان لە هەمویان خێراترە. ئەو پرسیارەش تەواو بوو. ئێستا ئەگەر بینە لای پێدا چوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە، بینە لای پرسیاری 24. 530 جاران 42. 530 جاران 42. لێرە دەنووسم 530 جاران 42. بزانین کو جارانی دەکەین. ئەو سفرێکە لە 530 پێی ناوێ لەگەڵ جارانەکەی بی، دەتوانین هەر لە وەڵامەکەی بینووسی. سفرەکەی
حازر دەکەین دەینووسین لێرە. دەڵێن 2 جاران 3 دەکاتە چ؟ دەکاتە 6. لێرە دەنووسم 6. 2 جاران 5 دەکاتە 10. 2 جاران 5 دەکاتە 10. ئەو جارەی 4 جاران 3 4 جاران 3 دەکاتە 12 لێرە دەینووسم. 2 یەکەکەش لێرە دادەنێ. 4 جاران 5 دەکاتە 20 یەکەکیش هەبوو دەکاتە 21. ئێستا ئەو سفرە نووسرایەوە، 6 نووسرایەوە، 2 نووسرایەوە، 1 و 1 کۆیان دەکەمەوە بێگومان، 1 و 1 دەکا 2 ئەوەش 2 کەواتە 530 جاران 42 دەکا 22,260. 22,260 بەهایەکە دەکا 22,260. ئەگەر بگەڕێینەوە بزانین